باس لە ئەو چەپکە گوڵانە ئەکەین کە ئێمە ئەچین لە دوکانی گوڵفرۆشەکان ئەیکڕین دوجار کە ئاهێنینەوە ماڵە بە شێوازێک لەگەڵ دیکۆرێشنی ناوماڵەکەمانە بیان گونجێن یاخود ڕێخستنی بۆ بکەین. جا ئێستا میوانێکی خۆشەویستمان لەگەڵە لەگەڵ ئەوە شاکە باز لە ڕێخستنەکە ئەەکەین باز لەەوە شەکەین کە هەر بازەیەک یاخود هەر گۆزەیە کە چەپکە گوڵێکی تێکەی بە پێی شوێنی دانیشتنەکە پێویستەکات چۆنی بیگونجێنی. خات و شادی مستەفامان لەگەڵە لە ئێستایا بۆ ئەوەی کە بە شێوازێکی ورد لەسەر ئەم بابەتە گفتوگۆمان بکە بە ڕێزیان دەستڕەنگێنن. خات و شادی سڵاو لێبێت و ئەم کاتە باش بە شێوازێکی گشتی خات و شادی هەر ڕێخستنی چەپکە گوڵەکان بە شێوازێکی دیاریکراو بابەتێکی دیاریکراو هەیە لە کاتێکا کە چەپکە گوڵێکە کڕی پەیوەندی هەبێ بۆ دیکۆرێشنی کە لە نێو ماڵەکەی خۆدا هەیە ڕێخستنی بۆ بکەیت. بەڵێ سەرەتا گوڵ بۆ ناوماڵ وەکو دایمەوتومە ئارامیە بەخشێت پێویستە عنی هەفتانە ئەو گوڵانی کە لە ناوماڵە بۆ ئارامی ئەو کەسە و ئارامی خاوەن ماڵەکە تازە بکرێتەوە و هەروەها گوڵ لە ناوماڵە چۆن میوانێکمانیت پێویستی بەڕوویەکی خۆشە پێویستی بە گوڵیشەیە بۆ ئەوەی ئارامی پێبەخشێ و ئیسراحەت بکات لەو ماڵەوە و هەر خۆشت کاتێ ئەچیتەوە بە ماڵەوە پێویستی بە ئیسراحەتە لە ماڵەوە گوڵیش هۆکارێکە بە هۆکارەکانی حەوانەوەی مرۆڤ لەبەر ئەوە بەڵێ گوڵ پێویستی بەوە هەیە هەڵی بژێریت پێویستی بە ڕەنگ هەیە کە حەزت بە چ ڕەنگێکە هەڵی بژێریت لە ژووری نووسنەکە حەزی بە چ ڕەنگ هەیە ئەو گوڵە دابنی لە ژووری میوانەکە لە مەتبەخەکە کاتی دروستکردنی خواردن حەزەکەی گوڵەکەت لەلابێ پێویستەکە ئەو ڕەنگانە جیا بکەیت. باشە زۆر کات کە باسی گوڵەکەنێ سار لە ستودیۆکەمانە بۆنێکی زۆر بڵاوبێتەوە هەر یەکە جوانیەکی خۆی هەیە هەر یەکە ئارامیەکی خۆی هەیە کە باسی گوڵەکەی خۆشیت پێبەخشێت بۆیە بەردەوام ئەو کەسانی کەیانەوێت بەرامبەرەکان دڵخۆشن گوڵێکی پێبەخشن ئەم گوڵانەی کە ڕۆژانە لە ناو شوێنەکانەوە ئەفرۆشێت یاخود خەڵکانێک بەتیاری بیا بە یەکێکیکە ئەوێ ئەم گوڵە بمێنێتەوە چۆن ئەوێ پارێزگاری لەم گوڵە بکات لە ماڵە ئێمە هەروە ڕاهات و یەکسەر قوتێکێنین گوڵەکەی تێگەین و ئاوی تێگەین. بەڵێ سەرەتا هەموو گوڵێک بۆی زین و پێویستی بە ئاوا ڕاستە چکۆ گوڵە سروشتیە بەڵام سەرەکی ترین شت لە ژینگەی ماڵەوە پێویستە ئەو شوێنی کە لێدا ئەنین فێنک بێ واتە گەرمی لێ هەڵ نەکرابێ شوێنێکی فێنک و سارد بێ لەبەرەوە هیچ پێویستی بە هیچی تر نیە و دوو ڕۆژی جارێک سێری ئەوەکەی بکرێگە پێویستی بوو یان لنج ببوو بۆی بگۆڕدرێ. باش جا ئێستا کۆمەڵێک لە گۆزە تێناوە و چەپکە گوڵەکانشی تێدا حازر کراوە با هەر بە شێوازێکی خێرا ئاماژیان پێ بکەین ئەو گوڵدانەی کە گوڵە سوورەکانی تیایە لەگەڵ گوڵە سپێکە ئەمان بۆ کوێ گونجاوە پێویستەکە چۆنی ڕێخستنی بۆ بکەین. من ئەمەم هێنا لەبەرەوەی ئێمە ئێستا لە سەری ساڵی تازە و نزیکین و ئەوانەی کە گرنگی بە گوڵ ئەیان لەم بۆنەیە ئەو گوڵە زۆر گونجاوە گوڵە سوورەکە کە ئەنتریۆن پێڵن لەگەڵ جپسۆفیلەکەی کە بە شێوەیەکی پڕ لە ناویا دانراوە من بۆی ئەوم کردووە بۆی گوڵە سوورەکە لە ناویا دەرکەوێت ئەگەرنا بە پێی ئەو شوێنی کە لێی دانینە ئەو کەسێک کە گوڵەکە بەکارهێنێ ئەتوانی بە سادەی دایبنیان لەگەڵ گوڵێکی ترا دایبێ بەڵام من بۆ شێوەیە دامنا وی ڕەنگە سوورەکە زیاتر دابنرێ ئەمە چونکە وەک ئەبینی تۆزە گەورەیە قەبارەکەی پێویستەکە لە کوێی باڵا دابنرێ پێویستە لەسەر مێز بێ لە عەرزەکە بێ چۆنی دابنرێ لەو شوێنی کە داخڵی ماڵەکە بی کە ئێمە پێڵێن مەدخەل ئەتوانێت دابنرێ وەڵا لە هۆڵێکی گەورەی میوانی شا کە شوێنی لاڤین و ئەو شتانە بێ ئەتوانێت هەر لەسەر مێز پێویستەکە دابنرێ زۆر باش. ئەم گوڵانەی زۆربەیان لەوانەیە لای خۆمان نەتوانرێت بڕێتیان لە دەرەوە هاورد بێتە ناوە ئەم گوڵانە کەیت ئێوە چۆن پارێزگاری لێیەکەن چۆن ئەزانن ژینگەی چۆنی پێویستە بێ لە کەشوهەوایەکی چۆن نابێت خۆی ئەگەر بڵم لێرە ناکرێت ئەکرێت چونکە بەدابینکردنی شوێنێکی تایبەت بۆ ئەوە لە هەموو شوێن لە هەموو دنیا عنی شوێنێکی تایبەت بۆ ئەوە کراوەکە دروستکردنی خانووی پلاستیک شوێنێک کە کەشوهەوایەکی وای بۆ دابین بتوانێت بڕوانێ بەڵام ئەوش کارێکیەوە ئاسان نییە بەڵام ئێمە کە ئەهێنینە لای خۆمان لە وڵاتی هۆڵنداوە دە ڕۆژ جارێک گوڵمان بۆیێت ئێمە لە بەڕادەکانی خۆمانە احتیفازی پێواکەین و ڕۆژانە لە دوکانەکانمانە عەرزیەکەین. زۆر باش گوڵە سپیەکەیان لەکوێ دابنێ؟ گوڵە سپیەکە شەوبۆی پێڵێن لای خۆمان زۆر حەزیان لێتی گوڵە شەوبۆکە لەبەر ئەوەی بۆندارە بۆنێکی زۆر ئارام و خۆشی هەیە تایبەتە بە ئەو شوێنەی کە میوان لێ دانیشێت یان وەکوتن مەدخەل کە دەرگاکە ئەکەیتەوە تۆ لە هیلاکیەکی لە دەوامیەیتەوە بحاوێتەوە یەکسەر بوونی ئەو شەوبۆیە یەک بەسەر تا شتێکی زۆر خۆشە و ڕەنگەکەشی زۆر جوانە سپیشم هەڵبژاردووە بەڵێ لەبەروی سپی ڕەنگەکە زۆر چاوچێتە سەری وەکوتم لەبەرەوە لەبەر دەرگای مەدخەلدا بنرێ کە ئەچیتە ژوورە بۆنی بێت یان لە ناو هۆڵی میواندا بنرێ بۆی میوانیەکە ئارامێکی پێبەخشێ دوانە زۆر باش. ئەمە ئەگەر
ئەمە کە گوڵا مۆرەکانی تیا لەگەڵ ئەم گۆزە سەوزەکاڵە بێگومان باسێکشمان لە ڕێخستنی گۆزەکان بۆ کە چۆنچۆنی لەگەڵ گوڵەکانە بیگونجێنی. من گۆزە سەوزەکەم هەڵبژار لەبەروی گەڵای گوڵەکە ئەو گوڵە خۆی گەڵای زۆر زۆرە بۆ ئەوەی ڕەنگێکی تر هەڵ نەبژێرم و سەوزایی و ڕەنگی گوڵە گوڵەکان و ڤازەکان ئەوەنە جیاواز بێ من سەوزەکەم هەڵبژار لەبەر ئەوە و ئەو گوڵە ئەتوانی بۆ ژووری نووسن دایبنی لەبەرەوەی گوڵێکی ورد و ناسکە و هیچ یعنی ڕەنگێکی زەقی گەورەی پێوەنی هەتاوەکو چاوت هیلاک بکە. دەستی خۆش بێ ئەمڕۆژ مجموعەیەک لەو گوڵانە بووێنین لەگەڵ گەڵا و کۆمەڵە شێوازی چیاواز حەزەکەین ئێمە بینەرەکانیشمان بزانین چۆن چ بچە گوڵمان بۆ ڕاستین لەناو ئەم گۆزەی کێناوتە. زۆر باشە. ئەمایان بۆ چه مناسبەیە گونجاوە یعنی ئەتوانین یاخود با بڵێن لەگەڵ چ دیکۆرێشنێکا گونجانی بۆ بکەین لە شوێنێکی ژوورەکانمان لە ماڵەکەیا دای بنین. بەڵێ من ڕەنگی پرتەقاڵی و ئەو زەردەم هەڵبژارد و لەگەڵ ئەم گوڵە هەروەکو زیینە بەکاری هێنین هەڵبژارد ئەتوانێت بۆ ماڵێک بۆ نمونە ئەگەر لە ڕەنگی شوێنی دانیشتەکەی لە ڕساسیەک پێک هاتی بێ یان لە خۆڵەمێشێک پێک هاتی بێ ئەم گوڵە پرتەقاڵی و زەردە زۆر زۆر لەگەڵ یا جوان دەرەچێت ئەتوانێت بەکاری بێنێ. ئەمانەیە دەست پێ بکەیت پێکمانەمان شێوازی بڕینەکەشی بە شێوازێکی بۆی بگونجاریەکەم لەگەڵترا خات شادی لەگەڵ دەست پێکردنەکەدا پێمان خۆشە چەند پرسیارێکیش بکەین ینی بۆ نمونە چەتۆم گۆزەی دانام گوڵە و ئاوتیا کردو ئەگەر خانمێک یاخود کەسێک بێ لە ماڵەوە ئەم گوڵانە دانێ پێویستەکە هەموو ڕۆژە ئاوەکەی بگۆڕێ یاخودنا ناوەکوتم دوو ڕۆژارێک سێری بکە ئەو شوێنی کە فێنکە ئەگەر لی دانا بێ زۆر پێویستیش ناکە ئاوەکەی بگۆڕێ بەڵام پێویستەکە جارجار سێری بکە ئەگەر ئاوەکەی لیاڵ ببوو یان لنج ببوو پێویستە بیگۆڕێ. باشە ئەژی زۆر کات من سەرنجی شتێکمەوە ئەم گوڵە سروشتیانە هەندێکیان بە تایبەتیوەی کە پێشتر ئاماژەکە گەڵایکی پانی هەیە لە ماڵادا ئەندرێ پێم خۆشە خات و شادی ئاماژە بۆ بە هەندێک خانمێ بە کۆمەڵی مادەی پاکیەکەنەوە لەوانێت دواتر گوڵە سیز بێ یاخود غراب بێ گرنگە ئەو گوڵانە ئەگەر تۆزێکی لێنیش یاخود تۆزێ پیس بوو چۆن پاک بکرێتەوە. سپرای تایبەت بەوە هەیە بەڵێ تایبەتە بە گوڵ و گەڵای ناوماڵ بەڵام نابێت لە گوڵەکە بدرێت تەنها گەڵاکەی پاک بکرێتەوە و ئەبێ لە دووری 30 سانتیمێکیشە بەکاربێنێت چکە گوڵەکە ئەسووتێنێ و ئەتوانی 40 ڕۆژجارێک یا 2 مانگ جارە بەکاری بێنێت. واتە نابێ بیرێ لەو گوڵە سوورە گوڵە گەڵان. زۆر باشە ئێستا ئەمە لەکوێی ماڵەکانە دایبنێ خات و شادی گوتم لە هۆڵی دانیشتن زۆر باشە. باشە ئاماژەیەکی ئابمە بێ ئەمە زۆر ناسکە شێوازێکی زۆر جوان هەیە لەکوێدا ئەندێ ئەوان تایبەت بە مەطبەخ هێنا ئەمە هەر شێوە شکلی ڤازەکەشی وەکو ئەوەیە کە بەڵێ کە لە مەطبەخدان بنرێ و گوڵەکەشی زۆر ورد و ناسکە ئەمە مەترسینە توای میجۆزیتەوە گوڵەکان بۆ بەپێی جیاوازی ژوورەکان گۆڕانکاری بەسەرایەت یعنی تۆ جۆری گوڵێکی دیاریکراو هەیە بۆ ژووری دانیشتن بێ بۆ مەطبەخ بەجیا بێ ئەمە گۆڕانکاری بەسەرایەت گوڵێک کە بۆنی هەیە لە ژووری نووسین نەبێت باشترە نەبێت بەڵێ چکە تۆ بە بەردەوام ئەو بۆ نەبکەی ئیزعاج دەکە وەکوتم لە مەدخەلا بێن لە هۆڵی دانیشتنا بێ کاتێک تۆ لەگەڵ میوانێکا چاوپێکەوتنەکەی گوڵێک هەبێ کە ڕەنگی جوان بێ و بێوە بۆنێکی تایبەتی خۆی هەبێت جوانترە باشتریش ئەو کات. باشە گۆزەکانی کە هەڵی ئەبژێرین تا چەند گرنگە لەگەڵ گوڵەکە ڕێکخستنی بۆ بکرێت ڕەنگە ئەگەر ئەم گوڵە ئێستامە گوڵێکی زۆر ناسکە بە هەمان شێوە ئەوەشی کە بۆ هەڵبژاردووە شێوازێکی ناسکی هەیە ئەگەر زۆر قەرەباڵغ بێ هەردووکی پێویستەکە چۆنی بێنێت. ئێستا هەر خۆی گۆزەکە ئەوە دوو ڕەنگە لەبەرەو گوڵانێکە هەڵیە بژێری و هەموو گۆزەکەشی کورتە نابێت زۆر بەرز بێ هەر لە دەمی سوراحێکەوە بێتە دەرەوە زۆر جوانترە و ئەو گوڵانی کەشی تێشی ئەەکەی نابێت لە ڕەنگە دوو ڕەنگ تێپەڕ بێت چکە ئەو کاتان ڕەنگی گوڵەکە و ڕەنگی گۆزەکە زۆر تێکەڵاوە بێت. دەتوانی کار لەسەرەوەکەی بۆ نمونە ئەم گوڵان باسکەین لەناو ئاوایە لە ماڵێکا دایبنێن بەدەر لە ئاوەکە هیچ مادەیەکە هەیە بۆی زیاتر ببێ بە خواردن بۆ ئەو گوڵە ماوەیەکی زۆرتر بمێنێتەوە. بەڵێ خۆی هەیە بەس لە وڵاتی ئێمە زۆر بەکارناژێت وڵاتەکانی تر کاتی تۆ بکە گوڵەکری بۆ ماڵەوە سەرفێکی بچووک تێنێ وەکو پۆدرەیە گوایە ئەیکێتە ئاوەکە و خۆراکی گوای ئەڵەن زۆر ئەمێنێتەوە بەڵام شوێنی فێنک دەرەجەی یەکە لەبەر ئەو گوڵە هەر بۆ ماوەی هەفتەیەک دەڕۆژدانراوە هەر تیا ئەچێت یعنی لەوە زیاتر ناتوانێت بەرگە بگرێت بەڵام بۆ پاکڕاگرتنی ئاوکە لەوانەیە و دەرمانە زیاتر سوودی بە یان بۆ گەشتوەستانی گوڵەکە لەوانەیە ئیستیفادەی هەبێت. باشە لە مانگی 12 سەوەردەوەردە بەرەو ساڵی تازەش ئەڕۆین
زیاتر خواست لەسەر چ جۆرە گوڵێکە چ جۆرە چەپکێک ئەبرێتەوە بۆ ماڵەوە لە مانگە وەکوتم ئەو گوڵە ئەنتریۆمە سوورە تایبەتە بۆ بۆنەیە بۆ منج ئەمڕۆ هەڵم بژارد زیاتر گوڵی سوور و ڕەنگی سوور و ڕەنگی سپی و ئەو کراوانە لەو بۆنەیە زیاتر بەکار پێویستە کات چەپکەکە زۆر گەورە بێت نەخێر ئەمەی من هێنامەوە کوتم بۆ هەڵێکی گەورایان مەدخەلێت بەڵام ئەگەر بتوێت لە شوێنێکی دانیشتێکی بەسی تا دایبنی پێویست ناکەوە عەدەدە زۆرە بێ هەر ئەتوانی مەسەڵەن ڤازێکی ئاوایان ڤازێ بچووکترمان هەیە دوو سێ چەند گوڵ دابنێت تۆتاڵ زۆر باشە ڕۆز نبینم ئەمڕۆ لە گوڵەکانە هۆکارەکەی ئەوەیە کە زۆرتر ئەو بۆنانی کە پێشکەشکردنی ڕۆسی تیا جیاوازی هەیە لەگەڵ ئەمەی کە بۆ دێکۆڕیشتنی ناوماڵەیە هەر خۆت ئەمڕۆ خۆی بۆ چەند هۆکارێک ئەگەڕێتەوە یەکەم لەبەر ڕۆز زۆرە بینجە و بۆ هەدی تایبەتی زیاترە برێ مثلن بە چەپکی گەورە و بۆ هەدیە کتابەگیان بە چەڵ بەڵام ڕۆز هەموو کات گوڵێکی جوانە ینی ویسراوە بەڵام من لەبەر ئەو هۆکارە و لەبەر ئەوەی کە ئەم گوڵانە زیاتر بەرچاوی بینەران بێت ئەم خۆشی زۆر حەزی لە باخ و شارەتایی هەیە و پستایی دەستەکانە خۆش